خواردنی فاسۆلیای تەڕی شێسە لە بازاردا وای لێ هاتووە کە گومانی لەسەرەوە ژەهراوی بوونی لەگەڵدایە بۆیە دەبێت ئاگادار بن. حتمما خۆماڵێکەنا هەواڵم هێناوە لەبارەیەوە کە چۆن فاسۆلیای تەڕ ژەهراوی بۆ ئێستا لە بازارەکاندا بوونی هەیە. لەلایەکی دیکەوە نزیکەی 900 ژن لە چاودێری کۆمەڵایەتی موچیان هەبوو لە کەرکووک ئێستا موچەکەیان بردراوەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەماوەیە تا دەتوانن خۆتان لە قەرەی فاسۆلیای تەڕ مەدەن. ئەگەر کڕیتان خۆماڵەکە بکڕن چونکە ئەوەی لە دەرەوە بێت گومانی ژەهراوی بوونی هەیە. زۆربەی و فاسۆلیا تەڕی ئێستا لە بازاردا هەیە هی خواروی عێراق و ئێرانە. ئەمەش ڕێژەی زۆری نیتراتی تێدایە. علوی سلێمانی بەهۆی ئەمەوە فاسۆلیای تەڕی قەدەغە کرد چونکە زیاتر لە 85 تۆن لە پشکنی دەرنەچووە. جا ئەمە هەر بۆ سلێمانی وان نییە، لا سنووری گەرمیان و خانەقینیش هەمان شتە. سەلاحوەندی بەرپرسی هۆبەی کشتتوکاڵی دەواازەی پەروێزخان لە سنووری گەرمیان بە 1964 وت بە شێواسایەکەی پێویستە ڕێژەی نیترات لە فاسۆلیا لە 0 تا 30 بێت، بەڵام ئەوەی لەو فاسۆلیادا دەبینرێت ڕێژەکەی لە 800 تا 2800 ئەمەش مەترسیدارە. موچە وەرگرتن بە کارتی زیرەک ئەم بەزمەشی هەیە. 900 ژنی کەرکووکی کە چەند ساڵە موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی وەردەگرن لەبەرەوەی موچەکانیان بە کارتی زیرەک لە دەرەوەی کەرکووک وەرگرتووە، موچەی هەمویان بردراوە. شادی ئەحمەد بەڕێوەبەری بەشی چاودێری کۆمەڵایەتی ژنان لە کەرکووک بە 1964 وت ئەو ژنانە بەهۆی ئەوەی لە ماڵی کوڕ یاخود کچیان لە هەولێر و قشتەپە و سلێمانی و چەمچەماڵدا دەنیشن و هەر لەوێ موچەکانیان وەردەگرن. وەزارەت لە ڕێگای جوڵەی کارتی زیرەک زانیوێتی دەست بەجێ موچەکانیان بڕیوە. جگەلەوانە دەرکەوتووە 65 ژن فەرمانبەرن لە هەرێمی کوردستان و لە کەرکووکیش موچەی چاودێری کۆمەڵایەتی وەردەگرن. ئێستا بەغدا بڕیاری داوە دەبێ هەموو ئەو موچانە بگەڕێنەوە. دوێنێ هەواڵمان کرد کە سەرۆکی شارەوانی خانەقین گۆڕاوە، بەڵام ژینگە پارێزەکان ئەوەیان قبوڵ نەکرد و ئەمڕۆ دژی گۆڕینی سەرۆکی شارەوانی گرتبوونەوە و دەیانوت دەبێت خانەقین بۆ کوڕی خانەقین بێت. کێشەکە ئەوەیە ژینگە پارێزەکان دەڵێن هەر دەبێت خەڵکی شارەکە سەرۆکی شارەوانی بێت چونکە پێشتر سەرۆکی شارەوانی کوردێکی خانەقینی بوو. ئێستا بەڕێوەبەری شارەوانی جەلەولا لەوێ دانراوە کە خەڵکی جەلەولایە و بەڕەگەز عەرەبە. عەلی ئەحمەد بەرپرسی بەشی ژینگەیە لە شارەوانی خانەقین بۆ 1964 وتی ئەم گربوونەوەیە بە مەبەستی پاڵپشتیکردنی بەڕێوەبەرەکەی و دژی نەگۆڕینێتی. زۆربەی ئامادەبووان مەبەستیانەوەیە کە کوڕی خانەقین لە پۆستەکەی بمێنێتەوە. ئەمڕۆ لە هەڵەبجە کەسێک ویستوێتی 150 کیلۆ دۆشاوی خورمای خراپ بباتن ناو شار، بەڵام پێیزانرا و دەستی بەسەرداگیراوە و هەمووی فەوتێنرا. فەلاحنامی سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی هەڵەبجە بە 1964 وت لیژنەکەمان لەلایەن بازگەی زەمەقیەوە ئاگادار کرایەوە لە هەبوونی بڕێکی زۆر خۆراک لە ناو بارەڵگرێکدا کە گومان دەکەن بەسەر چوو بێت. دوای گەیشتنمان پشکنینی فیزیاییمان بۆ کرد، دەرکەوت خراپ و کۆم بووە بۆیە لە ناو برا. خاوەنی دۆشاوەکە وتوێتی نەیزانیوە کە خراپ بووە و یەکەم جاریشی بووە، بۆیە بڕیاریان داوە بانگێشتی بکەن بۆ قایمقامێت و ڕێنمایی و ئامۆژگاری بکەن، بەڵام ئەگەر جاری تر شتی وا بکات سزای دەدەن. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر سووریا کە ئێوارە بڕیاری لەبارەوە دراوە. ڕۆژاوای کوردستان بڕیاریدا ئاڵای نوێی سووریا هەڵ بکات. ئیدارەی ڕۆژاوای کوردستانە میوارە بڕیاریدا لەبەرەوەی ناوچەکانیان بەشێکی دانەبراو بن لە سووریا، بۆیە بڕیاریاندا ئاڵا نوێیەکەی سووریا لەسەر سەرجەم دام و دەستگاکانی ڕۆژاوا و ئیدارەی خۆسەری دیموکراتی هەڵ بکەن. ئیدارەی خۆسەری دیموکراتی دووپاتی کردوێتەوە، ناوچەکانی باکوور و ڕۆژەڵاتی سووریا بەشێکی دانەبراون لە سووریا، بۆیە ڕێز لەو بڕیارە دەگرن کە ئاڵای وڵات گۆڕاوە و ئەوانیش چونکە خۆیان بۆ بەشە دەزانن ئەو ئاڵا نوێ لەسەر سەرجەم دام و دەستگاکان هەڵ دەکەن. بەبیرتان دەهێنمەوە دوای ئەوەی کە شەوی بەرەبەیانی هەشتیە مانگا ڕژێمی ئەسەد ڕوخێنرا لەلایەن گروپە ئۆپۆزیسیۆنەکانەوە بۆ ڕۆژی دواتری یەکەم کارکە کرابێت ئاڵای سووریا بوو کە گۆڕانکاریان بەسەرایەنا و ئاڵاکە هەرزوو لە تەواوی سووریا بڵاو بوویەوە بە دەست خەڵکیەوە و لە سەردام و دەستگاکان. ئێستاش ئیدارەی خۆسەری سووریا و کورد لە ڕۆژاوا بڕیاری داوە کە ئەم ئاڵا نوێ مامەڵەی لەگەڵدا بکەن و لەسەر سەرجەمدام و دەستگاکان هەڵی بکەن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. شاد بن.